بینەرانی خۆشەویستی کورسادی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم لە فیستیڤاڵی هەناری لە هەڵەبجە. هەڵەبجە وێڕایەوەی سیمبولی قوربانیدانی نەتەوەکەمانە، بەڵام ماوەیەکە جوتیاران و گەنجان و لاوانی شارەکە و دەوروبەر بەگشتی پارێزگای هەڵەبجە هەوڵیان داوە لە تەنها بە قوربانیەکان نەناسرێن. ئێستا هەناری هەڵەبجە ڕوا بۆ پاریس و بۆ لەندەن. هەناری هەڵەبجە وەکو براندێکی لێ هاتووە. دوو ڕۆژە لێرە فیستیڤاڵی هەنار هەیە. لە تەنیشتیشە کۆمەڵێشتی تری هەڵەبجەش دانراوە، بەڵام ئەوەی کە فۆکەسی زۆری بەشداربووان و سەردانیکەرانی ئەم فیستیڤاڵی لەسرە هەنارە. ئەمڕۆ حەشامەتێک ڕووی کرد بۆ ئێرە وەکو هەڵەبجەیەکان ئەڵێن ڕێگە نەبوو خۆیان سەیری هەنارەکانی خۆیان کەن، بەڵام جێگەی دڵخۆشیێکی گەورە بوو. بۆ لەبەرەوەی جگە لەوەی لە ئاستی ناوخۆ هەناری شارە زوور و پارێزگای هەڵەبجە خواستێکی زۆری لەسرە و لە ئێستادا ئێمە لە ڕێی بەرنامەکەەوە باسەکەین چۆن هەوڵە درێکە ئەم هەنارە بنێرێتە بەریتانیا و فەڕەنسا و وڵاتانی تر. ئەم شەو ڕەهەند باس لە فیستیڤاڵی هەنارەکات لە شاری هەڵەبجە بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز ستار مەحموود بەڕێبەری گشتی کشتتوکاڵی هەڵەبجە خێربێ کاکستار، هەروەها بەڕێز فەریدون نامدار بۆ بەرهێنەری کشتتوکاڵی، هەروەها بەڕێز کاک حامید جوتیاری نمونەی وە سەرۆکی ڕێکخراوی پەرەپێدانی و ئافراندنی کشتتوکاڵی، بەڕێزیشان جگە لەوە جوتیارێکی نمونەیشەوە لە ژمارێک گەنج و جوتیاریش لەگەڵ ئێمە بەشدارن. کاک فەلاحیش چاڵێنجی هەیە بە هەناری گوندی کوڵکنی. بەڵێ زۆر باشە لە کاکستارەوە دەست پێکەین ئامانجی ئەم فیستیڤاڵە چی بوو وەکو ئێوە وەکو بەڕێبەراتی و چۆن پشتیوانیتان کردوون و چۆن تا چەند دڵخۆشن بەوەی کە بەرهەمە کشتتوکاڵەکانی سنوورەکە ببن بە براندێک کە بڕۆن بۆ وڵاتانی تێروە خواستی لەسەر ساڵانە. سەرەتا زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە و سڵاو و ڕێزمانەیە بۆ بینەرانی سەتەلایەتی کورسات نیوز. طبعاً یەکێک لە سێ ئاماژە سەرەکیەکەی کشتتوکاڵ ئەوەیە کە بەرهەمێکی زۆر و کوالیتێکی باش بە بازارکردنێکی باش. طبعاً ئێمە فیستیڤاڵی هەنار لە چوارچێوەی بە بازارکردنەکەی ینی قۆناغی بە بازارکردنەکەیە. ئێمە لە سەرتاوە کە دەستمان کردو بە دروستکردنی ئەم فیستیڤاڵە ئامانجمان لەوە بووە کە بەرهەمە ناوخۆیەکانی سنووری پارێزگاوە بزات بەرهەمی هەنار ئاشناکەین بە هەموو شارەکانی کوردستان و شارەکانی تری عێراق و خۆشببختانە ساڵ لە دوای ساڵ قۆناغێکی زۆر باشی بڕیوە و دەنگدانەوەیکی زۆر گەورەشیە بووە. باشە ئەمەی ئەمڕۆ بینیتان خەڵکێک لە هەولێرەوە لە سلێمانیەوە لە کەرکووکەوە لە هەموو کوردستانەوە ڕووی کرد بووە ئێرە، ئەنی ئەم فیستیڤاڵە دەنگدانەوەیکی گەوری دروست کردووە. ئەمە تا چەند هۆکارە بۆ پاڵپشتیکردنی جوتیاران بۆ بازارکردن؟ خۆی بێگومان ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ جوتیارانی ئەم شارە و دەرفەتێکی زۆر باشە کە بۆ جوتیارانی ئەم شارە ڕەخساوە توانیویانە ڕاستەوخۆ خۆیان مامەڵە لەگەڵ کڕیار بکەن. بێگومان ئەم فیستیڤاڵەش ڕەنگە لە پاڵ کۆمەڵی کاری تر یەکە بوو بێت لەو هەنگاوە گرنگانەی کە توانیوێتی ناو و ناوبانگێکی گەورە بۆ بەرهەمە کشتتوکاڵەکانی ئەم شارەوە بە تایبەت بۆ هەنار دەستەبەر بکات کە ئێستا وای لێ هاتووە خواستێکی زۆر زۆر گەورەی لەسرە و هەنگاوی زۆر باشیش نێردراوە وەکو لە بە سەرەتای بەرنامەکە باس کرد هەناری هەڵەبجە توانراوە بچێتە شارەکانی ئەوروپا کە ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەی بەڕاستی. بەڵێ کاکستار کاک فەریدون ئێوە وەکو ئەو بەرهێنەرێکی کشتتوکاڵی تا چەند دڵخۆشن بە بەرهەمەکانتەوە چیتان کردو بۆی ئەم جوتیاری ئێمە زۆر جارکە ئێمە لە بەرنامە تەلەڤیزیۆنیەکان گرفتی بە بازارکردنی هەیە، ئەکتیفای زیاتی کردووە بەرهەمهێنانی بابەتەکان، بەڵام با بازارکردن ئێستاەوە هەوڵە دەن چۆنی بتوانن ئەم هەناری هەڵەبجەیە ئەم هەناری سازان و دەوروبەری کە ئەمڕۆ لە فیستیڤاڵەکەش بە ناوی هەنارە بیگەێنە لەندەن و پاریس. زۆر سوپاسی کەناڵی کورسات دەکەین بۆم چاپێکوتم دەرفەتە. بەڕاستی ئێمە بیرمان لەوە کردەوە کە چۆن وڵاتە پێشکەوتەکانی دنیا بۆ نمونە ئێرانیەکان فستقیان کردەوە براند و افتیخاری پێوەکەن، مەسەلەن سووریەکان و
ئیسپانیەکان زەیتونیان کردەوە بە براند و هەموو دنیا دەیناسێت ئێمەش بیرمان لەوە کردەوە هەنار بکەین بە براندێک لە هەرێمی کوردستان و عێراقا دەنگوستای تایبەتیە بێ بۆیە بیرمان لەوە کردەوە بۆ یەکەمین جار بتوانین ساڵی پات 200 تەن هەنار ڕوانی دەرێ وڵات بکەین بۆ ئەمە بەستەکە ئەم هەنەرامانە ڕەوانە کردووە ئێمە بەسمان یەکەم جار ئیشی بزنسەکەن یەکەم جار ناساندنی بەرهەمەکەمان بوو چونکە بۆچی کە ئەگەر ئێمە توانیمان لە ساڵێکە هەزاران تەن بنێنە دەرەوەی وڵات دوو دەستکەوتی گەورە بۆ نەتەوەکەمان بەدەستێنین دەستکەوتێکیان ئەوەیەکەوە تا ئیستا بزنسمانەکانی ئێمە بازرگانەکانی ئێمە و بەرهێنەرەکان فقط پارەیان بردوتە دەرەوە بەڵام ئێمە بیرمان لەوە کردو پارە لە ئەوروپا بگەڕێتەوە بۆ کوردستان ئەمە خاڵێکە لە بزنسە زۆر جێگەی خۆشحاڵیە خاڵی دۆمیشمان ئەوەیە سروشت و بی ئەو جوگرافیای سنووری هەڵەبجە و شارە زوور و دەوروبەری وا هەڵکەوتووە کە باشترین جۆری هەناری لێ پەیدا بێ یاخود لێ گەورە بێت ئەویش کوێ هەڵەبجەیە چۆن مەسەرەن خورما لە خانەقین بەناوبانگە هەناریش لە هەڵەبجا بەناوترێ لە شار باژەر بەناوبانگە هەموو ناوچێ ئەهمیێت و پێشکەوتنێکی خۆی بۆ ئێمە بیرمان لەوە کردو فقط هەناریش نەبێ ڕاستی ئەمڕۆ من لە فستیڤاڵ هێنان ئێمە بیرمان لەوە کردو چەند بەرهەمێکی کوردستان بە دەرەوەی وڵات ئاشنا بکەین تێستی ئەم بابەتتان کردو مەسەلەن بینێرن هەنار دەیکەن بەڵێ تێستی ئەم بابەتەمان کردو نردوشمان ئەم ساڵش بە تەماین نزیکەی 1000 تەن هەنار بینێنە دەرەوەی وڵات بۆ ئەوەی بتوانین بە وڵاتانی دنیا بڵین ئەوە ئێمەین لە هەڵەبجەوە بەرهەم و خواردن پێشکەشی ئێوە دەکەین شتی خۆڕسک و سروشتی لەبەرەوەی بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی خواردنی نێودەوڵەتی فاویش ئەم ئێوارە کە سەیری ئینتەرنێتمان کرد سیرەکەیت گەورەترین مەترسی هەیە لە سەدا چلی جیهان خواردنی ئۆرگانیک ناخوار خواردنە مەسنوعی و بەقوتوکردن و بابەتان ناخوا ئەمەش گەورەترین مەترسی دروستەکە بۆ سەر لەسەر مرۆڤایەتی بەڵام سیرەکەی خواردنە ئۆرگانیکەکان لە سیستەمی فرۆشتن و بازاڕەکانی دنیا جیاوازێکی زۆری هەیە بۆ نمونە سێ و هەنار هەموو میوەکان ئەگەر ئۆرگانیک بن و سروشتی بن پارێکی باشتر و دەستکەوتێکی باشتر دەکا بۆ تەندروستی مرۆڤەکانیش بەسوودە ئێمە لەو ڕۆ زیاتر بیرمان کردەوە سەرەکەی لە وڵات ساڵی ڕابردوو تا چەند خواستی لەسەر بۆ ئەوی ئێوە مەسەلەن ساڵی ڕابردوو ئێمە توانیمان تقریبا نزیکەی 15 کارتون بدەین بە پەرلەمانی سوید و بزنسمانەکان و ژووری بازرگانی زۆر بە خۆشحاڵیەوە لە میدیاکانی سویدا بڵاویان کردەوە لایشمانە هەم بەریتانیش یەکێک بوو لەوانەیەکەوە نوێنەلایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە توانی چەند پەرلەمانتارێ بگاتە دەستیان و ئەوانش بەوێنە و لە تویتەر و فەیسبوک و پەیجی خوانە بڵیان کردەوە تەنانەت ناوێن نەبوو دیپلۆماسیەتی هەنار پۆمەگران دیپلۆماسی یعنی بەو شێوە باسییان کرد بوو کە ساڵی ئایندێمە بۆیە ئێستا چەند کەسێکمان لە دەروی وڵاتەوە ئامادەکاریەکە بەڕاد ئامادەیەەکە بۆی بتوانین ئەم هەنارە بە شێوەیەکی فەرمین ئەم بە پاکێجکردنەکەی هەم هەڵگرتنەکەی هەم هەناردەکردنی بە شێوەیەکی پێشکەوتو مدرێن بێ بۆی جەزبی نەزەری ئابووری وڵاتانی دنیا بکەین بە تایبەتی بەریتانیا یەکێتی ئەوروپا لەوەش گرنگتر وڵاتەکانی دەوروبەری خلیجە ئێمە ئێستا ئیشمان کردو لەسەری قەتەر خۆشبەختانە باڵێزی عێراق لە قەتەر ژووری بازرگانی ئەوانە قسەمان لەگەڵا کردوون بۆی لنکێ بدۆزنەوە بۆی بەروبمەکانی کوردستان بە تایبەتی هەنار بگاتەوێ کۆیتیەکانیش دانیشتنێکمان لەگەڵا کردوون ئەوانیش تەڵەبیان هەیە تەنانەت ئەویان وتیانمە ساڵەکانی هەفتا حەوت بۆ وابزانم مەلیکی کۆیت هاتووە ئاوی ئەحمەداوا بە بۆری بەرێتەوە بۆ کۆیت کەوان سێ پارێزگان بۆچی سێ پارێزگا هەموو مرۆڤایەتی هەموو دەوڵەتە زلێزەکان دیفاعی لەکەن ئەحمەدی و جارا و کۆیتە بەڵام ئێمە چوار پارێزگای گەورە و 6 بلیۆن تا 7 بلیۆن کەسیشمانەیە ئەگەر براندەکانمان بێز بێ ڕەنگە ئێمە ژۆکو کۆیت هەموو دنیا دیفاعمانێکە چونکە ئاسایشی نەتەوەی خۆراک بۆ دنیا دابینەکە بە براند گرنجیدان بەو بابەتە بۆ ینی ئەچێتە پرسێکی سیاسیەوە کاک فەرێد هەمیشە گرنجی ئەمە چێ بۆ لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە دووشت هەیە ئەو ستیت هەیە نەنستیت یعنی دەوڵەت و قەراخی بوون بەدۆک و فەڵەستینۆک و تەیموری ڕۆژهەڵات دۆک و کەتەلۆنیا و کوردستان ئەمانە باشتر وایە لە ڕووی بزنس و لە ڕووی کەڵچەرەوە خۆیان مناسبن بە دنیا چەند ساڵێک تا بتوانن دنیا بە خۆیان مناسب ئەو ساداوای سەر بەخۆی مافی شاری خۆروسی بکەن ئەمە سیستەمێکی بەڕێوەبردن لە پەیوەندی دەوڵەتەکانە وەکو مەحازەرە لە زانکۆکانە ئاخوێنرێت بۆ نمونە سەیرەکەی یعنی دەوڵەتێکی وەکو کۆیت ئەگەر نەوت نەبێت و ژیانی ئۆپیک تووشی کێشە نەکا 32 دۆڵەر نایە دیفاعی لێ بکە
لەبەرەوەی کە نەوتیە بازگە بە ئەو هەنارە کە ڕاتە سوید و ڕاتە لەندەن و پاریس بۆ ئێمە گرنگە مەسەلەن جگەلەوەی وەکو بزنس بەڵێ ئێمە زانی بۆچی گرنگە ئێمە زۆربەی قونسوڵەکان لە هەولێر تەنانەت باڵێزەکان وەفدەکان کە یەنە کوردستان لەم مەوسمانە تەنانەت چەند مانگێکی دوای مەوسمەکان کە هەناری ئێمە بینەچنەوە تێستێکەکەن لە خۆیان مختبەر و تێستی تاوەتیانە قونسوڵەکان دوایە راپۆرتمانێن ئەڵێن باشترین هەنارە لە جیهانە چونکە زانێکی کۆمەڵی دەرمان و نەخۆشی تایە هەندێک نەخۆشیش لا ئەبا لە ئینسانە لەبەرەوە سەرەکی وڵاتێکی و کۆمریکا ئەڵێ یەک تەنم بە $10,000 ئەوێ بەڵام کەس ناتوانێت بگەینێتە ئەوێ چونکە بۆ ئەوان هەناریان هەیە لە ڤەرجینە هەیەە چەند قەڵەمێکی شەیناو بێرە دروستیان کردو بەڵام ئەو سەرکەوتنە ئێمە ناومانە بۆچی ئۆرگانیکە وەکۆی ئەوان نییە یعنی سەرکەوتنەکاری ئێمە زۆر گرنگە تەنانەت هۆڵندیەکان بە ئێمان ئەم هەناریەوە دەرمانە هەر تۆکڵەکەی دەرمانە ئاوەکەی دەرمانە مەسەلەن تەنانەت ئەگەر بیکەی بەچوی تۆکڵەکەشی باشترین چا دەرەچێت لە ژیاندا چۆن وڵاتەکانی وەکو سریلەنکا و وڵاتەکانی شەرقی ئاسیا زۆربەی چاکان لێ دروستەکەن بەڵێ زۆر باش گفتوگۆ زیاترەکە کاک حامید ئیسماعیل ئێوە وەکو جوتیاران گرفتەکانی بەردەمتان چێەوە خواستان چیە بۆی بتوانن ئافراندنی زیاتر بکەنەوەی کە ڕێکخراوەکەتان بۆ ناوێ زۆر سپاس بۆ کەناڵی کوردستان نیوز بۆ میوانداریە بەڕاستی ئەمە وەکو ڕێکخراوی جوتیارانی ئەڤرێنەری کوردستان کە ڕێکخراوێکی سەربەخۆین لەسەر تاسەری کوردستان لە دووهۆک تا خانەقین پەیڕەوی و پرۆگرامی ئەوەمان هەیە بەڕاستی کێشە و ناڵەی جوتیاران بگەێنین بەلایانی بەرپرس وەلایانی دەسەڵات لەم وڵات و لەم هەرێمە وە چەند جوتیارێکین بەڕاستی توانیومانە بە حکمی ئیش و کارەکانمان جێگە و پەنجەی خۆمان لە کێڵگەکانی خۆماندا دیار بێت و توانیومانە لە کێڵگەکانی خۆماندا بتوانین ئەو بەروبوومە ناوازانەی کە لە دەرەوەی وڵات هەیە لە کێڵگەکانمانە بتوانین برەوی پێ بدەین و ئێمەش سوپاس بۆ خوا لەلایەن بەڕێوەبەرایەتەکان و لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ هاوکاری زۆرمان کراوە وەکو دەعمی معنەوی توانیومانە کێڵگەکانمان وا لێ بکەین بگاتە ئاستێکی ئەوەی کە جێگەی تمۆحی خەڵکانێکی زۆر بێت و سەردانکەرێکی زۆری هەبێت و توانیومانە لە چەند کێڵگەیەکمانە چەند تۆویکی خاص بە خۆمانمان هەبێ یان چەند نەمامێکی خاص بە کێڵگەکانمان هەبێت ئێمە بەڕاستی ئەو گرفت و کێشانەی کە هەمانە ئەمانەوێت ئەم ناڵە و ئازاری کە جوتیار لە هەموو ناوچەکانی کوردستان لە سەرتاسەری کوردستان هەیە بیگەین بە گوێی دەسەڵاتداوە بە گوێی ئەو لایەنە بەرپرسانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن تا بتوانن بزانن ئەوە بزانن کە بەڕاستی جوتیاری کورد هیچی کەمتر نییە لە جوتیارانی جیهان و خاک و ئاوی کوردستان لە هەموو خاک و ئاوێکی ئەم جیهانە بەپیترەوە بەبێسترە و ئەتوانین ئەگەر متمانەی کامل هەبێ لە بینی دەسەڵات و لە بینی جوتیاری خۆماندا بەڕاستی ئەتوانین ئەم خاک و ئاوەی خۆمان ئەو بەروومانەی کە کوردستانی خۆمان پێویستەتی بیگەینە ئاستێک کە بەڕاستی بگاتە ئاسی ئیکتیفای ذاتی و هەناردەی کامل لەو بەروومانە جگە لە کاری ڕێکخراوەکو جوتیارێک چی بەرهەمەیەنی زیاتر ئێمە وەکو کێڵگەی کوردستان هەفتە بازارێکمان هەیە ئەو هەفتە بازارە هەموو ڕۆژێکی پێنجشەمە و جومعە کراوەوە بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستدا و لە هەفتە بازارەکەمان ئەو بەروومانەی کە هەمانە زیاتر لە 57 بۆ 58 جۆر بەروومی خۆمانمان هەیە و ئەو خەڵکی کێتە ئەو هاوڵاتی خۆشەویستانە وەکو کێڵگەیەکی گەشتیاریە ئەو هاوڵاتی خۆشەویستانی کێنە کێڵگەکەمان بەدەستی خۆیان ئەتوانن بەروومەکان لە دارەکانیان لە نەمامەکان بکەنەوە ئێمە باسی خۆمان ناکەین لێرە وەکو خۆمانی لەوێ ئۆتۆماتی کوێن ڕاستە خۆ کەسەکە چێ ئەو بەرهەمەیەوە چیلۆیەک 2 کیلۆ لێ کاتەوە بەڵێ ئێمە بۆ نمونە بەڕاستی ئێمە بۆ ماوەی بەرهەمەکان زیاتر بەرهەمەکانمان ئێمە خۆی ئەبینێ لە خەیار و تەماتە و بیبەر و هەموو سەوزەمانەکان و لە موسیمی ترێدا تقریبان زیاو لە 30 جۆر ترێمان هەبوو لەگەڵ چەند جوتیارێکی خۆشەویستدا کە ئێمە ئیسە لە فیستیڤاڵی هەنارداین و هەڵەبجە شانازی بە هەنارەوە ئەکا بەڕاستی من وەکو خۆم هەنارم نییە بەڵام بەڕاستی چەند جوتیارێک کاک ئیسماعیل دۆستێکی خۆشەویستمە و هەنارێکی زۆر جوانی هەیە تەنسیقێکی کاملم لەگەڵا کردووە هەنارەکەی ئەو لە کێڵگەکەی ئێمە ساغ بکرێتەوە و هەر جوتیارێک هەر کەسێک کە بیوێ لە جوتیار لە کێڵگەی کوردستان بەروومەکەی خۆی ساغ بکاتەوە ئێمە بێ بەرامبەر کەپرەکانمان ئەتوانین لە خزمەتیان نابێ و ئێمە لە هەموو هەفتەیە لە سەعات 8 بۆ سەعات لە سەعات تا چەند جوتیارەکان سوودیان لێبینیوە لە ڕووی زۆرێک لە بە بازارکردنەمەش بە تەکید سوودێکی زۆری هەبووە و ئێمە بەگوێی هەموو جوتیارانی ناوچەکەماندایەناوە و
ئێمە لە خزمەتی هەر جوتیارەکەین بەڵام چەند گرفتێک لە بینمانایە ئێمە بەڕاستی ئەوەی کە هەمانە وتومانە بە جوتیاران ئێمە ئەو بەروبوومەی کە دای ئەنین لە کێڵگەکە ئەبێ مە نرخی عەلوەکان بێت و ڕۆژانە ڕۆژی پێنجشەمە و جومعان ئێمە نرخی عەلوەکان لە کێڵگەکانمانە هەڵ ئەواسین و بە نرخی عەلوەکان ئێمە بەروبوومەکانمانە فرۆشین. باش قسەی زیاتر لەسەرەکەین کۆمەڵە گەنجیش من دڵخۆشم گەنج لە بواری کشت و کاڵیا کار بکە بزانم لای ئێوە گرفتەکان چین و پرسیارتان چیە لەو بەڕێزانەوە تانێت چۆن مەسەلەن کشت و کاڵ بە گشتی و هەناری هەڵەبجە گەشەی زیاتر بکات. سڵاوتان لێبێت بەخێر بێن سەرچاو بۆ شاری هەڵەبجەی شەید دڵخۆشم ئەم ئێوارەیە لێرە میوانداریتان ئەەکەین قسە ئەەکەین لەسەر هەنار و هەناری هەڵەبجە وەک ئەزان یەک دنیا جۆری هەنار هەیە لە ناو هەڵەبجەیە چەند جۆرێکی باش هەیە لە ناو هەناری هەڵەبجەیە پێمان خۆش بوو بەرنمەیەکی وا باشتان کرد لەسەری بۆ ئەوەی هەناری هەڵەبجە بە هەموو دنیا و بە شارەکانی کوردستان بناسرێ دڵخۆشین بەخێر بێن سەرچاو هەر بژیت وەکو گەنجێک تۆ لە چ بەشێکا کارەکەی لەکوێ کارەکەی من بەشی ژمێریاریم تاوا کردووە نا بەبستم لە ناو پرۆژە کشت و کاڵێکە لە پشتیوانی کردنی پرۆژەی هەنارە بەڵێ من وەکو ژمێریارێک لە کارگێک ئیشەکەم بڵین بۆ هەناردەکردنی هەنار بۆ دەرەوەی کوردستان هەنار ینی تا ئێستا ئامادەکاریتان کردو و کۆمپانیا و کارگەی بۆی هەنار دەبکەن بەڵێ بێگومان ئەمساڵ نزیکەی 1000 تەن ئامادە ئەەکەین بۆ ئەوەی بنێرێتە دەرەوەی کوردستان کاک فەرەیدون نامدار سەرپەرشتی کارەکە ئەکات ئامادەکاری کراوە و ئێستش حالیان چەندین کرێکار هەن کە لە بەردەستمانە ئیش ئەەکەن لە کۆکردنەوەی هەناراین لە خەزنکردنی هەناراین بۆ ئەوەی ماوەیەکی تر بنێرێتە دەرەوەی کوردستان. زۆر باشە کاکزانە کا فەریدون باسی کردی گەنجێکە کاری کردووە بزانێت تۆ لە چ وارێکە کارەکەیوە گلەی و سەرنجەکانت چێت چۆنەتەوێت پێشخستنی زیاتر دروستکەی لەو بابەتەیە. سەرەتامایکردنی کەناڵی کورساتەکەم دەستان خۆش بێ کە گرنگی بە بواری کشت و کاڵەیەن هەنار بێگومان بووە بە براندێکی هەڵەبجە ئەوە هیچ گومانێکی تیان نییە بەڵام من وەکو جوتیارێک قسەکەم کە نزیکەی 35 زۆنم هەنارمان هەیە باخێکمانەیە باخەکە نزیکەی 6 زۆنمێکە بەس 35 زۆنم هەنارمان هەیە کۆمەڵە گرفت هەیە لە ڕێی جوتیارانە کە لەم بەرنامە و لە چەندین بەرنامایمە باسمان کردووە بەڵام وەک چی گرفتەکان گرفت یەکێ لە گرفتەکان بە بازارکردنە بازارکردن خۆتە زانی کە تۆ بەروبوومێکە پێگا کە پێویستەکە کە تۆ بازارێکی پێ بۆ بدۆزیتەوە و بە بازاری بکەیت بەڵام جوتیار ینی کەمترین سوودی پێگا لەم بە بازارکردنە بۆ نمونە کۆمەڵە ڕێگری هەیە لە بەردەم جوتیارە بەڵام ئێستا تۆ حسابی ئەم ساڵ مەکە ئەم ساڵ لەوانەیە هەنار تۆزە کەمتر بێ لە ساڵانی تر بەهۆی وشکە ساڵی بەهۆی کەمبارانی چەند گرنگە پاڵپشتی و پرۆژێ بکرێت بۆی هەناردە بکرێت مەسەرەن زۆر گرنگە بەڵام وەکو ئێمە وەکو جوتیاران کە لەو وەختا کە هەنارەکە و پێگا ئێمە کەمترین نرخ ئەگاتە دەستی ئێمە زیاتر ئەگاتە دەستی عەلوەکان یا دەستی بازرگانەکان حکومەت زۆر خەمساردە لە مەسەلەی کشت و کاڵە ینی پێویستە حکومەت زیاتر کە لە خەمی جوتیاران نابێت من وەکو هەڵەبجە کاکستار وەکو بەڕێوبەری گشتی کشت و کاڵی هەڵەبجە زۆر پشتیوانی جوتیارانە بەڵام کێشەکە لە سەروی کاکستارەوەیە کێشەکە مەسەرەن لەو کاتە کە هەناری بۆ نمونە هەنار لەو کاتە کە هەنار پێگا من هەفتەی پێشوو لە هەولێر بووم هەناری سووری هەیە ئەفرۆشێت لە هەولێرە بە 1000 دینار یعنی بۆ لەو کاتە کە تۆ هەنارەکە و پێگا هەناری سووری بێت لە بازارەکانی کوردستانە ساغ بێتەوە ینی ئەمە گەورەترین کێشەیە لەو کاتە کە ئەو بەرهەموو پێگات ینی نرخی کەمترین نرخەکە تۆ حسابی ئەم ساڵ مەکە ئەم ساڵ هەنار خواستێکی زۆری لەسرە چونکە هەم بەهۆی وشکە ساڵی و بەهۆی کەمبارانیەوە
ڕێژەی بەرهێناری هەنار تۆزێکەم بۆتەوە بەس مەسەرەن ساڵی پار لەم کاتا هەناری ئێمە کە باشترین کوالیتی هەنارە 500 دیناری کردووە ینی ئەمە ینی نرخێکی ینی بە بازارکردنەکەی ئێمە زۆر ینی لەو کاتا کە پێئگا هەمووی بەیەکەوە پێگا ئێمەش گەورەترین کێشە کێشەخانە نیە لێرە سارخانە نە هەیە سارخانە کاکفەریدون سارخانەیەکی هەیە بەس قودرەی هەڵگرتنی ساردخانەکەی کاکفەریدون ینی سنووردارە ینی ناتوانێت ینی ئێستا هەڵەبجە لەوانەیە هەزارها تەن هەناری هەبێ بەس ساردخانەکەی کاکفەریدون ناتوانێت چەند تەن کاکفەریدون چەند هەنار خەزار 800 تەن هەنار ئێمە بە هەزاران تەن هەنارمان هەیە کە هەمووی بەیەک فستیڤالە چەند گرنگە مەسەڵەن من لێرەوە دووپاتیەکە بۆ زۆر سوپاسی بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە ئەەکەین نەک هەر بۆ هەنار بۆ بەرهەمەکانی تر بۆ نمونە ئێمە من وەکو خۆم باسیەکەم من تقریبن ساڵانە 5 تەن زەیتونمان هەیە پێشتر خەڵک ئاشنا نەبوو بە بەرهەمی زەیتون یەکەم جار کە من زەیتونم ئاشنا کرد بە خەڵکی لە فستیڤالێکی بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجەوە کە خەڵک هات زەیتونی بینی و زەیتونەکەمان ساغ بوویەوە هەماشت بۆ هەنار بەڵام من دووپاتێکەمەوە کە ئێمە وەکو ینی ئێستا تۆ سەیری ئەوە مەکە ئەمڕۆ بازارگەرمیەک هەبووە بۆ هەنار و لە هەڵەبجە بازار وەکوتر جوتیار زۆر ینی مەزگوێ خراوە ینی ئێستا من کۆمەڵێک کێشەی ینی گەورەمان هەیە پێویستەکە کە حکومت ئاورێک باتەوە لە کێشەی جوتیاران ینی کێشەکەمان لەوانیە ئێمە ئێستا تەنها مەسەڵەن ئەمڕۆ فستیڤالێکە و هەنانی کەم لە وەرزی پێگەیاندنی هەنارە وەکو هەفتە بازارێک ئەو هەفتە بازارانە زۆر دەورێکی کاریگەری هەیە هەڵەبجە وەکو براندێکی جیهانی ئەناسرێت کە هەنارێکی هەیە بەڵام کێشەکە لەوە گەورەترە کە تۆ فستیڤالێک ڕێک بخەی کە 3 ڕۆژە 3 ڕۆژ کافی نییە بۆی کە تۆ هەنار تۆ من بەتەنها من 100 تەن هەنارم هەیە ئەم ساڵ من ئێستا من فستیڤالێکی 3 ڕۆژی بەس بۆ تۆ پێویستە بۆ من من دەستخۆشی ینی لە بایەخ و نرخی ئەم فستیڤالانە کەم ناکەمەوە ئەم فستیڤالانە ینی پشگیریەکی گەورەیە ینی بە بازارکردنە پەیوەندیەکی ڕاستەوخۆی بینی جوتیار و کڕیارە من بۆ یەکەم جار کە بەشداریمان کردووە بزانم 6 ساڵ پێش ئێستا بوو کە لە باخی گشتی هەڵەبجە یەکەم فستیڤال ڕێکخرا بۆ یەکەم جار کە جوتیار توانی لەگەڵ کڕیارە ڕاستەوخۆ ئێمە توانیمان بەرهەمەکانی خۆمان عەرز بکەین ئەو خەڵکەی کەیت بەرهەمێکی ئێمە ئەبینێت ئەو بەرهەمەی لەویا دامان نابوو لەو فستیڤالە ئەو ساڵە یەکسەر تەواو بوو لەوێ ئێمە کارتمان تەبع کرده بوو کارتەکانمان یا بە کڕیارەکان دوایی ڕاستەوخۆ ئاهاتە کێڵگەکەمان لەوێ خۆیان ڕاستەوخۆ بەرهەمەکانی خۆمانیان ئەبینی و بەرهەمەکانیان لێ کرد ینی من قسەی زۆرم هەیە حەزەکەم تۆزێک کورتیەکەمەوە ینی حەزەکەم ینی ئەم دەرفەتە بقۆزمەوە بۆی کە بەرپرسان گوێمان لێ بگرن ینی کێشەی جوتیاران کێشەیەکی گەورەیە ئەبە ئابووری خۆراکە ینی ئێمە ئەتوانین بەم هەنارە و ینی منافەسەی نەوت بکەین ینی بتوانین نەک بە هەنار بەرهەمەکانی تر بە کشتتوکاڵ من حەزەکەم من کێڵگەیەکم هەیە بێن وەکو کورسات بێن راپۆرتێ بکەن من 6 دۆنم کێڵگەی کشتتوکاڵیم هەیە هەموو ساڵێک دەتوانم 200 تەن بەرهەمی کشتتوکاڵی بخەمە ناو بازارەوە بەڵام لە بەرامبەرە حکومت چ پشگیریەکی فەلاحەکەکە من زۆر سوپاسی بەڕێوەبەراتی کشتتوکاڵی هەڵەبجە ئەەکەم زۆر چالاکن بەڵام توانای ئەوان سنووردارە ینی ناتوانن کۆمەڵێک کێشە هەیە ئەبێ سەرۆکایەتی حکوومەت و بەڕێز بەڕێوەبەری بەڕێز وەزیری کشتتوکاڵ و وەزارەتی کشتتوکاڵ بێنە سەر خەت ینی لەم وەختا کە هەنار پێئگا پێویستە بە هیچ شێوەیەک نێڵن هەناری دەرەوە داخل بێت ینی چووکە من ئێستا هەناری سووریە بینم لە بازارەکانی هەرێمە من دڵنیاتانەکەمەوە ئەو هەناری کە لەویا دانراوە هەنارێکی 100% ئۆرگانیکە ئۆرگانیک بەواتای ئەوەی هیچ مەوادێکی کیمیاوی خۆش هەنار جان خۆش هەنار هەیە هەنار زۆرە هەنار بە سنووق بە دنک بە شەربەت
دڵنیاتانەکەمەوە کاکزانە هەناری هەڵەبجە 100% ئۆرگانیکە یعنی کاک فەلاح بۆمان تاقیە کاتوێستا من حەزەکەم ینی جەخت لەسەر ئەم خاڵە بکەمەوە ئۆرگانیک یعنی چی ینی هیچ مەوادێکی کیمیایی تیا بەکار نایە ینی تۆ ئێستا هەنارێکی سووری ئەبینیت هەموو هەنارەکان یەک حەزبن هەموو هەنارەکان یەک ڕەنگن لای ئێمە وانە هەنارێک گەورەیە هەنار ئەوە ئەزای مانای چییە مانای ئەوەیە ئەو هەنارە بە سروشتی بەرهەماتووە ینی مەوادی کیمیاوی تیانی ئەو مەوادە کیمیاویانە لەوانەیە ڕەنگی هەنارەکە جوان بکە بەڵام دوایی ینی زیانێکی زۆری هەیە خۆراکیانەی تاکەمە بێت لەسەر تەندروستی مرۆڤ من هیوادارم زانەوە لەم مینبەرەوە داوا لە وەزیری کشتتوکاڵ ئەەکەم بێتە سەرخەت کە هەنار پێ ئەگات بە هیچ شێوەیەک نێڵ هەناری دەخۆشکە پێ ئەگات نێڵی خیاری دەرەوە داخل بێت من زۆر سوپاسانەکەم سپاس گرنگی زیاتر بە کشتتوکاڵ بن کشتتوکاڵ نەوتی دووەمی کوردستانە زۆر سپاس دەکەم زۆر سپاس ئەو مایکە بۆ کاک فەلاح بێنن لە چاڵنجێکمان هەیە لەگەڵ کاک فەلاحە بە هەنار ئەم پەرداخەمان بۆ پڕەکە لە شەربەت فەرموو باشە تۆ مایکەی بۆ بگرن تۆ ئیشی خۆ بکە باشە کامێرەکان لەگەڵ مامن زین کاک فەلاح با ماچی هەنارم بەرنەکەوێ کاک فەلاح ئاگاش لە دەست بێ وا بکە بینەرەکانمان دەمیان ئاو بکە مشکلە نییە کاکە چاڵێنجەکەمانەوەی گەبێ پڕی کاکستار کاکە دیارە کامێرەکە مشکلە نەتوانانی هەنارێکی تر ئەوە هەناری هەڵەبجەیە کاک فەرەد ئاگاو لە دەست بێ کاک فەلاح ئەمە هەناری کوێە کوڵکنی هێشتا ماوی کاتی ماوە نەی دۆڕێنی چاڵەنجەکە گەورێ ڕوم نا من شایەتێ دەم بۆ کاک فەلاح وڵا دەست خۆش نیوەشی ڕژا کام کامێرە ڕێباس چاڵێنجەکەی بردەوە تر دوایش قەرارە ئێمە لە بریەوە دەستخۆشی لەکەین و هەناری لەگەڵا خۆین دەست خۆش بێ من ئەمەم پێخۆش بوو لە بەرەوەی بەڕاستی کە ئەمە بەرهەمی هەڵەبجێ ئەمە بەرهەمی هەناری هەڵەبجێ و بەرهەمی دەڤەر و جوتیارەکانە باخکەیەوە لەکوێ کاک فەلاح توامایکەی بەرێ لە گوندی کوکنیە باخیەمە جوتیار زۆرەکە هەنارەکات لەوێ بەڵێ بەڵێ هەناری باشی لێ گوندی کوکنی بەناوبانگە بۆ هەناگوندی کوکێنارێکی باش هەنارێکی ئەودار ئەی باشە ئەی ئەمڕۆ لە فیستیڤالەکە چۆن بوو تا چەند خواستی لەسەر خواستێکی زۆری لەسەر بوو بەڵێ باش چەند بە دیاریکراوی هەیە مەسەلەن ساڵانە لە وەرزی هەنارە چەند هەنار بەرهەم دێت بەڵێ گوندی کۆکنی ساڵانێمە خۆمان 20 هەنارمان هەیە ساڵانە 20 بەڵێ بەڵێ زیاترەیە 20 نیە 30 نیە 40 نیە بەڵێ زۆر باشە کاتەها باشەوە کاکسەیوانیش ئاگای لێتە و چاڵەنجەکەت بردەوە دەسا خۆشچیتر قساکە لەو گەنجانە من سوپاسانەکەم کاکستار ینی ئەو کاکزانەوانیش باسییان کرد من زۆر دڵم خۆش بووەمە مەسەلەن پەرتاخێکی ئاوە تۆ لە کاکزانە باسی ئەوەی کردکە بەشێک لەو بەرهەمە کشت و کاڵەکان کە لە وڵاتان بۆمان دێت زیاتر موادی حافزیان بەرهەمی کیمیایە موادی کیمیای گەورە کراون ئەوەی ئێمە سەیرێکەوەی کاک فەلاح بۆی کردن بەشێکی ڕژە چکە لەبەرەوەی تۆزی سترێسی کامێرە و شتی هەبووە بەڵام پەرداخەکە پڕ بووانی ئەمە بەرهەمێکی باشەوە زۆر ڕەنگە لە کەم لە جیهانە هەبێت چەند گرنگە ئێوە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ ئەم ڕێگرەی کە ساڵانە هەیە لە کاتی بەرهەم پێگەشتنی بەرهەمەکانە پاڵپشتی زوتیاران بکەم بۆ بەبازارکردن ئێمە ساڵانە جدۆلێکمان هەیە خشتەیەکمان هەیە بۆ قەدەغەکردنی ئەو بەرهەمانەی کە لە کوردستان ئێمە ساڵانە خشتەیەکمان هەیە بۆ ئەو بەرهەمانەی کە لە کوردستان پێگەن بۆی قەدەغە بکرێت لە دەرەوە داغڵ نەبن و هەموو ساڵێکیش وەزارەتی کشت و کاڵ زۆر بەجددی ئەم بابەتە جێبەجێ ئەکات بەڵام بەداخەوە لە بازارەکانی تری عێراقەوە ئەو بەرهەمانە جارێکی ترێنەوە
بازارەکانی کوردستان واتە ئەبێ حکوومەتی عێراقیش لەسەر خەت بێ بۆ ئەوەی بتوانرێ بە یەکەوە هەمانگی بکەن ئەو بەرهەمەی کە لە کوردستان و لە عێراق پێگات قەدەغە بکرێ بەرهەمی دەرەوە نێتەنەوە ینی و لە ڕێگەی سنوورەکانی کوردستانەوە نایەتەوەی کە باسی کرد مەسەلەن هەناری سووری خۆی لە ڕاستیدا ئەوەی کە من بزانم بە بڕیار لە وەزارەتی کشتتوکاڵەوە دەرئەچێت و ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانەکرێ بۆ جێبەجێکردن بەڵام خۆتان نەزانن لە ساڵەکانی ڕابردوو و تا ئەم ماوانەی پێشوش زۆر باسی ئەوە کرا کە بە قاچاق هەندێ بەرهەم لە سنوورەکانەوە داغڵی هەرێمی کوردستانە بن لە ناویشاندا بەرهەمە کشتتوکاڵەکانیش داغڵ ئەکران کە نەئەتوانرا بە شێوەیەکی دروست ڕێگری لێ بکرێ بەڵام لە هەنێ بەرهەمی وەکو تەماتە و بڵێن هەنار و ئەوانە جوهدەکە زۆر جدیتر ئەکرا و ئەتوانرا تا ئەندازەیەکی زۆر هاتنی ئەو بەرهەمانە کەم بکرێتەوە بەڵام ئەوەی کە جێی داخەنە ئەتوانرا لە بازارەکانی عێراقەوە ڕێگری لێ بکرێت جارێککە ئەگەڕایەوە بۆ ناو شارەکانی تری کوردستان بەڵێ کاتە کاری ئێوە چی دەبێت بۆ ئەوەی بتوانرێت بە بازارکردنەکە فۆکەسی ئەوە زیاتر لەسەر بە بازارکردن بێت جوتیارەکان بۆ خۆیان کاری خۆیانەکەن ڕەنگە بە بازارکردن زیاتر لە پلاندانان لە فستیڤال دروستکردن لە هێنانی سەرنجی خەڵک لەسەر ئەم بەرهەمانە ئێستا مەسەلەن ڕەنگە هەزاران کەس ئەگەر بێت و بە بازارکردنێکی باشە بێت هەزاران کەس لەسەر فرۆشتنی بەرهەمی هەنار و ڕوبە هەنار و شەربەتی هەنار بژێت ینی بەرهەمەکە زۆرە خۆی کاکزانە بە بازارکردن ینی یەک شێواز نییە یان یەک هەنگاو نییە فستیڤاڵی هەنار و پایێزی هەڵەبجەیەکە لە هەنگاوەکان ئێمە ساڵانی ڕابردوو پێش ساڵی 2014 کرێی گواستنەوەمان بۆ ئەو براژوتیارانە سەرفەکرد کە بەرهەمەکانیان ئەبردە ئەلووە ئەو پاڵپشتێ بوو بۆ بە بازارکردن ئەو ڕێگری کە لە بەرهەمی دەرەوە ئەکرێ بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆ بە سعرێکی باش ساغ بێتەوە ئەوە پاڵپشتێکە بۆ بە بازارکردن ئەو هەنگاوەی کە ساڵی پار کە کاکفەریدونوان دەستیان پێکرد و وەزارەتی کشتتوکاڵ هەموو پشتیوانێکی ئەو پرۆسیان کرد و ئەم ساڵیش لە بەرنمەیاندایە ئەوان کاکفەریدون و چەند کەسێکی تریش کە لەم بوارە داغڵ بن ئەوەش هەنگاوێکی ترە بۆ پاڵپشتیکردنی بە بازارکردن و دروستکردنی کۆمەلگای ساردخانە کە ئێمە ئێستا لێرە پرۆژێکی زۆر گەورە مۆڵەتمان پێداوە کە لە ئایندە یا لە ساڵانی داهاتوو ئەو پرۆژەیە بە ئەنجامەکە کە ئەتوانێت بڕێکی زۆر لە بەرهەمە کشتتوکاڵەکان تیا خەزن بکرێ و لە وەرزەکانی ترا بەپی خواستی بازار بخرێتەوە بازار بوو ئەوەی ئەو تەزەخۆمە گەورە لە بازار دروست نەبێ ئەوەش پاڵپشتێکی تری بە بازارکردنە واتە بە بازارکردن تەنها یەک شێواز و یەک ڕێگەی نییە چەندین ڕێگەی هەیە کە پێویستە وەزارەتی کشتتوکاڵ لە ناوی کار بکە و ئێمە تا ئێستا هەندێک لە هەنگاوەکانمان بڕیوە و بەرنامجمانەیە لە ئایندە هەموو ئەو هەنگاوانە ببڕین بۆ ئەوەی جوتیاران ئیتر لەو گازندە و لەو زەرەرەی کە ساڵانە ڕویان تێدەکا نەجاتیان بێت. سوپاس کاکسار کاک فەریدون ئامادەکاریەکانی ئێوە چی ئەبێ بۆی بتوانن زۆرترین هەناری ئەم ساڵی هەڵەبجە بنێرن بۆ دەرەوە و ڕێگریەکانتان چین و کێشە و گرفتەکانتان چین؟ وڵا سوپاس بۆ خوا حکوومەتی هەرێم دەتوانم بڵێ ئەم کابینەی باشترین کابینەیە کە ئاوری لە کەرتی کشتتوکاڵ داوەتەوە ڕەنگە کاکستار ئەوە دوو کابینەیە کار دەکات لە حکوومەتە لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ بەڵام ئەم دوو ساڵە حکوومەتی هەرێم زۆر بەجددی ئاوریاتۆ لە کەرتی کشتتوکاڵ لە زۆر بوارەکان لە زۆر سێکتەرەکانی کشتتوکاڵ لەگەڵ پیشەسازیدا ئەمە وای کردووە هاندارێکی چاک بۆ جوتیارەکان بەڵام ئەو ڕێگرانی کە لە بەردەم ئێمە من لێرەوە پامێک دەنێرم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی کشتتوکاڵ ئەگەر ئەوە بکەن شتێکی زۆر باشە ئێمە دوو فڕۆکە خانەمان هەیە ئەگەر ئەو فڕۆکە خانانە بۆ نمونە یەک تەن هەنار بە $3000 بۆ ئێمە داخلی وڵاتێکەکەن $3000 زۆرە بەڵام لە وڵاتەکانی وەکو ئێران و تورکیا تەنها 250 دینار و هیچیکە $250 و عەفو هیچیکە ئەمە بۆیە ئەگەر تعمیماتی بکەن یا خۆیان پشتگیری و سەپۆرتی کەرتی جوتیارە بکەن نەکبەر بۆ هەنار بۆ ترێ ئێستا ترێ لە منتەقەی دۆکسێ و خەریکی پێگەشتنێتی لەوێ تری شارباژێر ئەمانە هەمیان ئێمە دەتوانین لە شەو ڕۆژێکە ئەگەر فڕەکە بێ لە 100 تەن بنێری نەیکێتی ئەوروپا وڵاتە عەرەبیەکان بەڵام ڕێگریەکانی بەردەمی بەڕێز ڕێگریەکان یەکەم گرانی نرخە لە بەرێمە لەسەر دەریانین یانە بێ بە ڕێگەی وشکانیان بە ڕێگەی ئاسمانی بین ڕێگەی وشکانێکی زۆر گرانە $10,000 بۆ یەک بۆ 20 تەن هەنار ئەمەش قورسایەک لەسەر کەرتی کشتتوکاڵ دروست کردووە بەڵام حکوومەت حەقە ئاوڕێ باتەوە خوان چۆنی حکوومەت دەتوانێت بیکات حکوومەت دەتوانێت بۆ نمونە مەسەرەن تا ئێستا شەریکێکی نەقلمان ئێمە کاتێکە هەنار یاخود هەر بەرهەمێکی ترن هێن بەرهەمی کێشمان نردووە بەڵام باسی ناکەین هەنار دەنێرین دەرەوە بۆ دەرەی وڵات ئەبێ لە مێرسین و لە ئەستەمبول و شاحینەیەک بێت بەم هەموو ڕێگا
1200 کیلومتر بێتە ئاگاتە هەڵەبجە ئەمە یەکێکە لێ ڕێ بەڵام ئەگەر لە سلێمانیا چەند ڕێپێدانێکی نێودەوڵەتیە بێ دوو شەریکە شەح نەبێ باشترین ئیشمان بۆ کرێت نەگەر بۆ ئێمە بۆ پەتاتە بۆ تەماتە بۆ شووتی بۆ کاڵک بەڵام بەداخۆنیم بەڵام لە مەغریب بۆ فەڕەنسا هەیە مەسەرەن سێرەکەی لە لوبنانەوە بۆ نمونە ئەردەن کاکستەر سەرداری ئەردەنی کردوکو بەڕێوەبەری سەرعە ئەردەن وڵاتێکە ساڵانە نزیکەی 50 ملیۆن متر بکعب ئەو لە ئیسرائیلەکرێت بەس بۆ خواردنەوە ئاوی نییە کەچی سێرەکەی مەتاری سەوزیان هەیە ترۆزی ئەنێرن خیار ئەنێرن تەماتە ئەنێرن من چوومەتەنەوە مەزرعی وە ئەڵێ ساڵی 200 میلیۆن دلار بەس گوڵە نێن بۆ یەکێتی ئەوروپا من لێرەوە پێشنیارێکم هەیە ئەگەر ئێمە بتوانین کردی کشت و کاڵ پشگیریمان بکە حکوومەت هێرێم بە خۆشحاڵیشە پشگیری کردین بەڵام زیاتر ئاوەڕباتەوە پرس و ڕاوێشە بێ لە نێوان جوتیارەکان و بەرهێنەرە کشت و کاڵەکان و وەزارەتی کشت و کاڵ و انجومەنی وەزیران ڕەنگە ساڵی 2024 لە قەیرانی ئابووری ڕزگارمان بێت چۆن ئێستا من حەزەکەم ئەم پەیامەم بگاتە حکوومەت هێرێمی کوردستان ئێمە ئەگەر 1 ملیۆنداری هەنار بناشین لە کوردستان من بەرنامەمەیە و بەرنمەکەم داوە بە وەزارەتی کشت و کاڵ داوام کردووە ئەم ساڵ 500,000 بەڵام من ئەڵێم 1 ملیۆندار ئێمە بە دوو مانگ ئەو ملیۆندارە ئەناژین 1 ملیۆن دلاری تێشێت بەڵام لە دوای 3 ساڵ ئەگەر هەر دارێ 25 کیلۆش بگرێ ئەکاتە 25 دارێک بەتابێت هەمووی ملیۆن 1 دار 25 کیلۆ تا 40 کیلۆگرێ ئەو برادرە لە کوردکردنی زانێت کاکستان خەیلی هەناری لە 25 کاپتر کاکزانە زانێ هەیە 50 شەگرێ بەڵام ئێمە 25 مەنی مەمدانین یعنی ملیۆنە زەربی 25 کیلۆکە 25 میلیۆن کیلۆکە ئەگەر بیبێ بۆ یەکێتی ئەوروپا بیفرۆشی بە 3 دلار 75 میلیۆن دلار فقط پارە بۆ هەرێمی کوردستانیەتەوە بەس لە هەنارە ئەی 2 ملیۆنداری زەیتون دابنین چەندێکە بۆم لە شاخی ئەزمەر شاخی وشگە بەداخەوە کۆمەڵی خەڵگەچن بەڕوو ئەناژن بە 100 ساڵ تۆ سێبەرشت بۆ دروست ناکە بەڵام ئەگەر 3 ملیۆنداری زەیتون لە شاخی ئەزمەر بناژی ئەم 3 ملیۆندارە لە دوای 8 ساڵ زەیتونەکەی لە ئەردەن و لە تورکیا 8 کیلۆ ڕۆن تا 9 کیلۆ ڕۆنەیە یعنی تۆ سێرکە 3 ملیۆن زەربی نوکە بچەوێ بڵێ کە هەر تەنهامێ بە کشت و کاڵ توانین بۆستە کاکزانەوە 3 ملیۆنداری زەیتون لە شاخی ئەزمەر و ناژیان لە دەشتی کۆی هەولێر بناژێ یعنی بەردووکیانە 6 ملیۆن بناژی 6 ملیۆن زەربی هەشتی کە 48 ملیۆن کیلۆکە لە بۆرسەی جیهانیە 1 بەرمیل نەوت بە 6 دلارە بەڵام 1 بەرمیل ڕۆنی زەیتون بە 2400 دلارە یعنی تا ئێستا نەگەشتۆتە 2300 یعنی تۆ وایە کوێ کەیوان و کەیتوو لەگەڵی چەربیرەنەوتێکیکە بێنی بۆ ئەزمەڕ بێنی بۆ دەشتی کوێیە باشە حکومەت سێرکە ئەگەر لێ تۆ 48 ملیۆن زەربی بدەکە یعنی ساڵی 480 ملیۆن دلار بەس لە زەیتونە 90 ملیۆن بەس لە هەنارە سێرەکەی لە 1 ساڵە تۆ سێرەکەی 200 ملیۆن دلار تێنا ئەو کاتە نەوتەکەش بفرۆشین سیرەکەی زەراعە بۆ ئەڵێ نەفتە دایم زەراعکە نەفتە دایم ئەو کاتە چاوی بێگاری لەسەر نابێ ئەو کاتە سەرەکەی لە زیاتر لە 10,000 خریجی ڤیتەرنەری کشت و کاڵ تاعینە بێت اینجا ئەمنی غیزایی ئەپارێزی ڕۆنی زۆر خراپ بەکار نایانین ئەو ڕۆنەی کە ئێستا بینین یەک بەتڵی بە 500 کاتە خەڵک زیاتر ڕۆنی زەیتون بە ساردی و بە گەربی بە قوتوکردن بەکارێنێ کاتە دەرئەنجامی زۆری هەیە بەڵام بەداخەوە حکومت مەسەرەن سێر کە ئەو پرۆژەی من وتووە هەمی 10 ملیۆن دلاری تێژێ بەس دوای 3 ساڵ 600 ملیۆن دلار ساڵانیەتەوە بۆ هەرێمی کوردستان اینجا دەیان معمل دروستەکرێ دەیان مەسەرن بەرهەمی هەلیکار دروستەکە هەلیکار یعنی سە من بۆ بنە کاک زانا لەوە چێ کاکستا برادران زەن ڕۆژی 190 تا 100 کرێکارمان هەیە بارانی شەباری هەرەمانە یعنی تۆ سێرکە 3 مانگ زەربی 30 ڕۆژکە کاتە 90 ڕۆژ 90 زەربی 9,100 کرێکار لە ماوەی 3 مانگ لای ئێمە ئیشەکە ئەگەر دوو شتی وا هەبێت لە زەیتونیشە دوو شتی واش هەبێت لە هەنجیرە دوو شتی واش هەبێت مەسەرەن لە قۆخ و خەیسیا سێرەکەی ئێرانیەکان لە دوای جەنگی عێراق و ئێران لە ڕەفسنجان و لە دەشتی سەحرای زایدانە 20 ملیۆن داری زەیتونان فستقیان ناشت ئێستا یەکەم براندی جیانە فستق یعنی تو سێرەکەی لە دیالە وەختی خۆی حکوومەتی عێراق کاتێ سەردانی وڵاتەکانی کرد دیالەی کرد بە ناوچەیەک کە باشترین پرتەقاڵی لە ژیان ئێستاوە چاوتان لەوەیە ئەم ئەزمونانەی وڵاتانی دەوروبەر بۆ هەناری هەڵەبجەش دروستکەن بەڵێ ئێمە بەڵێنماندا بە حکوومەتیش بەڵێنیدا هەموو هاوکارێک بکات ئەبێ لە ماوەی ئەم ساڵ تا ساڵی ئایندە هەنار بکەین بە براندێ نەک ئێمە بینێرین بە ئەوروپا ئەبێ ئەوروپیەکان خۆیان بێن لە کوردستان هەنار بەرن زەیتون بەرن هەنجیر بەرن لەگەڵ چیا
لەگەڵ هەندێ میوەی ترا و لەگەڵ میوەهاتی ئەرزیە بەڵام گرنگیەکەی ئێمە چییە؟ ئێمە یەک داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگری سەرۆکی حکوومەت هاوکارێکی زۆریان کردو بۆی بەرهەمەکان کرێ ببران بەڵام من لێرەوە ئەڵێم ئەگەر بێت و لە نزیکەوە لەگەڵ کۆمەڵێک پسپۆڕدا بنشێ باوەڕتانە بێ ئەمساڵ ئەتوانین بڵێن 2 ملیار دلار بەس بەرهەمی خۆماڵی نەڕەوانی دەرەوەکەین هەر لە هەنگەوە هەر لە ترێوە لە کۆمەڵشتی دووانار پەتاتە ماوێتی مۆسمی دووەمی پێوگا لە کوڵکنیا ئەو برادرە و کاکستەرزانێ 1 تەن پەتاتە جاریوای 20 تەنی هێناوە یعنی 1000 تەن پەتاتە چییە تو 20 میلیۆن کیلۆ داتێ 20 میلیۆن کیلۆ تەقسیمی 6 میلیۆن کوردی بەشی 4 مانگی هەرێمی کوردستان خەز نەکەین ئەگەر 10,000 بدانژین 200 میلیۆن کیلۆ کاتێ بۆ ملیار یعنی کەواتە ئێمە بە داتا بە بەرنامە لامانە ریسێرچیشمان کردووە یعنی تۆ سەیری کەیسە چیتە ئەنتالیا و ئەلانیا دەوڵەت خۆی سەرپەرشتێکە شاحیناتی بۆ دانە یەکسەی لەرە بۆ ئەوروپا هەنارەکەی مەسەلەن چیتە تەرتوس و لاسقیە بۆ سووریا هەنارەکەی ئەو خۆیان خەڵکیان بۆ داناوە بەڵام بەداخەوە ئێمە زۆر لە یەک مۆزوعا زۆر شکستین ئەویش بە بازارکردنەکەمان ئەبێ خۆمان بازاری دۆزینەوە خۆمان نەقلی جەوی و نەقلی بەڕیش دۆزینەوە داوا لە حکوومەتەکەین ڕێگەی ئاسانکاری بکات بۆ نەقلی جەوی نەقلی بەڕی ئاخر قسێشمان شەهادەی سەحیە کاکستارە زانێمە کێشەی شەهادەی سەحیمان زۆرە شەهادەی منشە ڕاستە لێرەکرێ بەڵام جاری وایە لە برایم خەلیل کەچێتە دێوی تورکیا ڕەفز دەکرێتەوە بۆ چونکە تەنسیقێکی تاوە لە بینی حکوومەتە بەڵام ئێوارە من لەگەڵ جەنابی ڕایۆشکاری وەزیری زەراعەت کاک ڕزگار قسەم کرد گوتی خۆشبەختانە ئێوە کتاب بکەن لای کاکستارەوە ئێمە ئەیکەن بە کتاب بۆتان و ئەیبین لە بەغا مۆری لێن و قبولی عێراقیشی پێورین اینجا دەڕات ئەوە شتێکی زۆر دەستخۆشکەر بوو دەستخواستی وەزارەتی شەکەین بۆ کارە کردویان باستەکەم کافرن کاک حامید ئێوە گلێ و نیگەرانیەکانتان ڕێگریەکانتان چیە بۆەوەی بتوان کارەکانتان پێشتر بخەن و بتوانن ئەو پرۆژەی فیستیڤاڵی کە هەفتە بازاڕێکە هەتانە گەشەی زیاتر بکە لە ڕاستیدا ئێمە ئەمانەوێت ئەم بیرۆکەی خۆمان کە یەکەم کەس بووین لەسەر ئاسی هەموو عێراق توانیمانە هەفتە بازارێک بەدەستی خۆی هاوڵاتی لەگەڵ ئاشنایەکی تەواو لەگەڵ جوتیارە دروست بکات و سوپاس و تەقدیرمان لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە بۆ هاتووە و بە سوپاسەوە بەڕاستی ئەوەش لە ڕێی دوای ڕێز و سوپاسێکی زۆرم بۆ بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە بەڕاستی کە هاوکاری زۆرم بوون لەو کارەمە و ئێمە ئەوەی کە ئەمانەوێ بەڕاستی ئێستا بۆ نمونە دوێنێ بەروبمێکی زۆری خیارمانە ئێمە با هەر باسی هەنار نەکەین بەڵێ ئێمە هەنار سمبوڵی هەڵەبجەیە ئەمڕۆ لە باسکەکە ئەمڕۆ دوێنێ لە بازگەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی مرکزیدا بەڕاستی جارێکی کە ئەم دیسان بەروبوومی خیار قەدەغە کراوە کە جارێکە بەرەو جنوبی عێراق بڕوە ئەگەر ئێمە تا ئیسا تەنسیقێکی کامل لەلایەن وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی مرکزیەوە نەبێت تەنها بۆ بەروومەکانی ناوخۆی عێراق ئایا چۆن ئێمە بگەینە مستەوایە کە بتوانین هەناردەی ئەم بەروومانەی خۆمان بۆ دەرەوەی عێراق بکەین بەڕاستی گەورەترین کێشەی جوتیاران ساختکردنەوەی بەرهەمەکانیانە گەورەترین کێشەی جوتیاران ئێستا کە پێوەی ئەناڵێنن چەندەها جوتیار ئەناسم بەڕاستی بۆ ساڵی داهاتوو بە تەمانیە بەروبوومی گەنم بکە چەندەها جوتیار لەبەر گرانی سەماد و لەبەر گرانی ئەو بارگرژەی کە ئێستا کەوتۆتە بازارەکانی هەرێمی کوردستانەوە بەڕاستی گەورەترین کێشەی جوتیار ئێستا ساختکردنەوەی بەرهەمەکەیەتی با ئێمە هەر باسی هەنار نەکەین بەڵێ باسەکەمان باسی هەنارە بەڵام هەموو بەروومەکانی هەموو بەروومە کشتتوکاڵەکان بەشی خۆی کێشە و گرفتی خۆی هەیە ئێمە ئەمانەوێت لەم منبەرەی جەنابتانەوە لەلایەن پسپۆڕانەوە گوێ لە هەموو جوتیاران بگیرێت بتوانرێت یعنی بەڕاستی زمینەیەک ساز بکرێت لە بینی حکوومەتی هەرێم و جوتیاراندا کە جوتیاران تاکەی زەرمەندی بەروومەکانیان بن تاکەی بتوانن جوتیاران بەڕاستی لە کێڵگەکانیانە نتوانن ئەو بەروومەی کە بەدڵی خۆیانە بەرهەمی بێنن یعنی جوتیارانی کورد هیچیان کەمتر نییە لەو جوتیارانەی کە لە دەرەوەی وڵاتن دعمی مادی و معنەوی ئەکرێن ئێمە ئەوەی کە لە حکوومەتی هەرێم داواکارین تەنها دعمی معنەویمان ئەوێت بتوانین لە کاتی پێگەشتنی بەروومەکانماندا بەڕاستی هاوردەکردنی ئەو بەروومە قەدەغە بکرێت کە ئەمە بەسیترین داواکاری جوتیارانە بەڕاستی زۆر سوپاس دەکەم کاک حامید سوپاس بۆ تۆ سوپاس بۆ کاک فەرێدون نامدار سوپاس بۆ کاک ستار محمود سوپاس بۆ ئەو جوتیارە نمونەیەوە و گەنجە نمونەیانە سوپاسانەکەم بە هیوایەوەین کە بەرنامەکەمان دەرگایەکی تریشی لەسەر
پاڵپشتیکردن و پێشخستنی بەرهەمە کشتتوکاڵێکا و بە تایبەتیش هەنار کرد بێتەوە و کاک فەریدون ئێمە و کورسات نیوز و پشتیوانی پرۆژەی و پرۆسەی کشتتوکاڵین بەگشتی وەکو مێدیا بەڵێنت پێ دێنە و کاتێکەوە بەرهەمەکانتان ئامادە بوو ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە و بە دڵسۆزان توانیتان ئامادەیکەن و هەنار دەیکەن بۆ وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ئەوروپی ئەمە جارێکی تر دێنەوە بەرنمەیەکەین بۆی پیشانی دەین کە بەرهەمەکانی ئەمە زووتیارانی ئەمە چۆن پێشکەوتون و بەرهەمەکانیان پێشخەن بە تایبەتیش هەناری هەڵەبجە یەکشتە بوو گەرمەزار زۆر بە کورتی بێ من بە کورتی کەمی کاتم لەسەر بڵێ یەکەم مەسەرن کێشەیەکی قورسیشمانەیە بەهر ئەگەدار لە وڵاتی ئەمە هەیە یەک دوو معمەلی کارتۆنێ بەڵام لە کوالیتی نزمامی موادی ڕێساکلینە لەو ئەوروپا ئەمە وەرناگرن لە ئێمە سێمە نردومانە بە دەوڵەتانی دراوسێ موادی دەرەجەیەکمان ببێن یعنی هەر ساڵە و جارێک دەتوانی مەسەلەن ئەگەر پشتیوانی بڵێ معاناتێک دروستە بێت توان حەلیکەن زۆر ڕاست جا بینەرانی خۆشویست من دووبارە سوپاسی میوانەکان بکەم ئێمە لە هەڵەبجە لەگەڵ ستافەکەم و لەگەڵ میوانەکانیش دوایی دەستەکەین بە خواردنی هەناری هەڵەبجە سبەی نوێژ فیستیڤالەکە هەیە و جگە لەوە هەفتە بازاڕی کاک حامید و ئەوان هەیە لێرە و بەرهەمێکی زۆری هەنار هەیە لانیکەمەوەش بتوانن ببنە هاوکارێک بۆ پێشخستنی کەرتی کشتتوکاڵ ئەوانەی تواناتان هەیە بتوانن سەردانی هەڵەبجە بکەن و ئێوەش بەشدار بن لە هەناری هەڵەبجە لە هەڵەبجەوە لە فیستیڤاڵی هەنار و پاییزەوە بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن بە هیوای خۆشی و سەلامەتی بۆ هەموو لایەک بە هیوای ئەوەی کوردستان هەمیشە گەشە سەند و سەرکەوتوو بێ خواتان لەگەڵ